بەخێر بێن بۆ پرۆگرامی نایابەکان. خۆشەویستانم، ئێمە لە کوردستان کەسانی نایابمان زۆرن. ئێمە لەم پرۆگرامە هەوڵەدەین چاوپێکەوتن بکەین لەگەڵ هەندێک لەو کەسە نایاب و سەرکەوتوانە. ئەمڕۆ چاوپێکەوتنەکەین لەگەڵ کەسایەتێکی شیرینی شاری هەولێر کە هەوڵی داوە هەموو ژیانی تەرخان کردو بۆ ئەوەی کە خزمەتی کوردستان بکات و خزمەتی شارە جوانەکەی هەولێر بکە. با پێکەوە پێشوازی بکەین لە زۆر بەڕێز خالید خۆشناو. سەوارەتان باش، سەواران باش، یاخۆ بەخێر بێی فەرموو. بەخێر بێت. زۆر سپاس کاکسەران. تەندروستی چۆنە؟ ئەلحەمدولله. باشی شکر. باش ئینشاءالله. سپاس بۆ خوا. زۆر باشم. زۆر سپاس. تۆش باشی شکر. ئەلحەمدولله. کاکسەران زۆر سپاس. ئەزانم زۆر ئیشت کردووە بۆ کوردستان. بەڵێ. کەسایەتیەکی نایابیت، ناڵم لە ڕووی. بەڵام ئەمەوێ بگەڕێمەوە بۆ دواتر، بۆ پێش ئەم سەردەمە. خالید خۆشناو وەکو مناڵێکی ئەم شارە کە دەستپێشی ژیانی لە ناو خانەوادەیەک بووە، مناڵێک بووە. ئەمێ بزانم ئەو مناڵێکی چۆن بووە، بەختەوەر بووە، دڵخۆش بووە، مناڵی خۆش بووە یاخود مناڵی ناخۆش بوو. ئەتوانی باسی ئەومان بۆ بکەی؟ بەڵێ. تەبان پێشەچی من زۆر سوپاسی جەنابت دەکەم و سوپاسی کەناڵی 24 خۆشەویست دەکەم و سوپاسی ستافا بەڕێزەکەت دەکەم و سوپاسی ئەو گەنجە جوانانەش دەکەم. من خەرچی گوندی بێراوەمە لە منطقەی خۆشناوەتی لە دۆری بالیسان. من هەتا دوی ئیبتیدایی لە گوندەکە خوێندومە و بە حکمی ئێمە ئەبەن عەنجەت هەر تاجر بووینە. بابم لەوێش تجارەتی دەکرد و خەلکی گوندەکەی خۆمان و گوندەکانی تکەش دەهاتن بۆ لای بابم. ئەوی پارەی هەبا بە پارە دەیکڕی، ئەوی پارەی نەبا بابم پیاز بە باوی بە مازی بە لێ وەردەگرتن، شەکر، چا، ڕوون، هەر شتێکیان پێویست بە دەیدانێ. ئەوە هەتا ساڵی 72. لە ساڵی 72 ماڵمان هاتە هەولێر. کە هاتینە هەولێر، ئەوەی ئێستا پێدەرێن سەنتەری شار جێی نافورەکە، باوکم دوو مەحەلمان هەبوو لەوێندەرێ. ئاینەن بابم ئیشی خۆی دەکرد، تجارەتی مەوادی غذایی بە جملا. باشە. کاک خالید، من وەکو مناڵێک ببوورە قسەکەت پێ بڕم، وەکو مناڵێک کە لە گوندەوە هاتی، مەسەلەن حەزت بە ژیانی گوند بوو ئەو سەردەمە ئەگەر بیرت بێ، یاخود ژیانی شار قەرەباڵغی و گۆڕانکاریەک خۆش بوو لای تۆ؟ بەڵێ. نەخێر وەڵڵا من حەزم لە ژیانی شار بوو، لەبەرەوەی پێشتریش کە منداڵ بووم لەگەر بابم داهاتم کە شای دەکڕی لە شار لەگەر خۆمی دەینا داهاتم بۆ شار. و لێرەش کە چوومە قوتابخانە بۆ سفیسەی ئیبتیدایی بووم لە مەکتەبی کۆڕک. لۆ سوالەکەی جەنابەت ئایا ژیانی منداڵیم خۆش بووە یان نا؟ بەڵێ ژیانی منداڵی من زۆر خۆش بووە، لەبەرەوەی باوکم کابرایەکی تاجیر بوو، متەمەکین بوو، لەبەرەوەی ئەلحەمدولله ژیانم زۆر خۆش و مرەتەب بوو. باشە، ئێمە کاک خالید پێشتر پێش ئەم پرۆگرامە گفتوگۆمان کرد، لە قسەکان تا دیار بوو کە سەرسام بووی بە باوکی ڕەحمەتیت. هەستمە کرد ئاوا بڵێین هەر ئەڵێی من شتی زیاتر بکەم بۆ باوکم، شتی زیاترم کردایە، ینی هەستەکەم عێلاقەی تۆ لەگەڵ باوکتا عێلاقێکی زۆر تایبەت بووە، وایە؟ بەڵێ وایە، ڕاستە. وەڵا دەمەوێت سوالەکە پێش ئەوەی باسی عایلەی خۆمانتان لۆ بکەم. فەرموو. من تەبعاً لەگەر برایەکان و خوشکەکانم، هەم برامە هەم برادەرم و عینەن لەگەڵ ماڵەوەش تەبعاً من لە ساڵی 1970 ژنمی ناوە، 5 منداڵم هەیە، 3 کوڕ 2 کچ. تەمەن درێژ بوو. زۆر سپاس. ژیانێکی زۆر بەختەوەرانە لە ماڵەکەمان دەژین و ژیانمان زۆر ئاسوودەیە.
هل لبرو هوشا كأمن لدروا زور مرتاحم طبعا كاك سوران هركسك لمالوا مرتاحنا بمشاكلها بي لدروا جياني تيكدتش خوي انجليز الله هابي وايف هابي لايف يعني غير خيزانه تضلي خوش به جيانه خوشه زور راستا زي لبرو داتش وليد زور يارمتي مني داوا زور باربستن بولا همو إيشا كانم والك تانك زور سپاس لگه جنابی شد لبر اول لیروا دمه سپاسه چی بپانی دای چی ولید بکم رزو احترامم لوی هيا وتساوي من دالكاني شم ماز دكم وزا بالنسبة بشي دومي بسيارة كد باوكم طبعا باوكم بشتو بنا بومن هيزو قوات بومن باوكم مدرسة بومن طبعا لباوكم فيرا ألف بيت تجارة بويما بس شكر بوخوا حتى بو دقيقية تجبي لبيرمنا روجك دلي باوكو دايتش خمش كان دبي رحمة الله زور زار واحد دكم كخواي قورا مني موفق كديا لبر اويا كدلي دايكو باوكو خوم نش كاندوا طبعا دائما يشخوم بقرزاري باوكم دزانم هل بو نشا ودمي وكو مامك بو همو كرو كچكاني كردستان اگر بمامي خوم قبول بكن هر يكك بتاني دلي باوكو دايش خوي نشتيني اكيد خواي قورا موفقي دكا لدنيا ولا قيامت ويد ومش ولاتو شاري خويان خوش بويت رحمة الله به او زور قرنقا يعني هو بو گەنجەکان مان کە لە ماڵەوە ئێستا تەماشا مانەکان جۆ لە کاک خالید بگرن ئەوەی دایک و باوکی لێ ڕازی بێ خوش لێ ڕازیە وانە ئەکید ئەوە دایکم دایمە بەڕەحمە بێ وای ئەوە بێم جا من زۆر منیش زۆر دڵی دایکمم هینە کرد دایک پێتوە دیارە باشە ئەیتر کاک خالید بەرەبەرە لە هەولێر گەورە دەبێ و ئەلفوبێی تیجارەت لە باوکیەوە فێرە بێ ئەی ئەگەر بیرت بێ یەکەم کار کە کرد بێتت خۆت احتیمات کرد بێتە سەر خۆت و بڕەپارەیەکت لێ دەستکەوت بێ بڵێن بێ لە یارمەتی باوکت بیرت دێ چ کارێ بوو بەڵێ والله یەکەم ئیشم ساڵی 76 داوام لە باوکم کرد لەگەر باوکم طبعا لە مەحەل بووم داوام لێ کرد ئیجازەم بدات تێ کار بکەم بۆ خۆم ئەویش خۆشبەختانە مەجالی دا پێم منیش دەستم کرد بە پاکەت فرۆشتن ئەو وەخت سندوق هەبوو سندوقی داڵ و قایشەکیشە بوو لە ملی خۆت دەکرد و پاکەتت دەفرۆشت یعنی یەکەم کاری خالید خۆشنا و پاکەت فرۆشتن بوو لەسەر ئەم بەڵێ و دەوامەک مەکتەبم دەکرد و دەوامەکەی دی پاکەتم دەفرۆشت حسابم کرد گوتم یەک مانگ حساب بکەم بەراورد لەگەر قازانجەکانی باوکم بکەم ئی مەحەل چۆن من دەمزانی باوکم چ دەکا و چەند قازان دەکا و چەند زەرەر دەکا لە یەک مانگ دوو قاتی باوکم قازانجم کرد کە هەر مانجی یەکەم بوو بەس تقریبەن ماوەیەک بەردەوام بووم لەسەرەوە دوایە بووم بە جملەچی طبعا ئەو وەخت هەولێر هەموو 25 کەس هەبوون ئەوانی پاکەت پێیان دەگوتن پاکەت فرۆش هەر 25 کەسێک دەبوون پاش ماوەیەکی کەم زۆر شارەزا بووم دەستم کرد بووم بە جملەچی من پاکەتم دەدا ئەو برادەرانەی کە پاکەتیان دەفرۆش هەمویان هاوڕێی خۆم بوون و الحەمدلله دەستم بۆ چ دەبردە بۆ زێڕ و ئەو خەرکەی کە لە منیشی دەکڕی ئەوانی زۆر استفادەیان دەکرد و من حەزەکەی من ئەوە بوو زیاتر کە هەردوو لەمان استفادە بکەن ئێستاش لە کنەمە معروفە بەوەی هەر کەسێک چ شتێک لەمە بکرێ دەبی قازانج بکە یان یەکە کارمەند بێ لەگەر لەکرد ئێمە حتا ڕادبەکە بە من دەرێ دەرێکا کە ڕادبەکە ئەوەندەیە بەس بە بەرەکەتی الحەمدلله کاک خالید یەک لەو وەڵامی جەنابەت شتێک پرسیارێ دروست بوو لای من مەسەلەن تۆ لەگەڵ هاوڕێکانتە هەمان کارتان کردووە بەڵام ئایا ئەمە تموحە وا لە کەسێکەکە کە جیاواز بێت لە کەسێکی تر هەوڵ ببێ بە جوملەچی و ئیشەکەی گەورەتر کە ئەمە چ شتێکە وا لە ئینسان
طموحة طبعا أكيد. من كمندار بوم قسكة بوم دمزاني أمن زور دورة من دبم أو هستتها قد روجك فكر منكد يا من ببم بدكتور يا من ببم بمهندس يا من ببم بمحامي بس دائما فكري أوم ذكر أمن دورة من دبم لبر أوي تجارة بأفكاري تجارة بقوة بو جابوه من بيزگلوي كبوما جملتي هاتو شوي بغداشم ذكر تصور بك من لسالي 1982 او وقت عمرهم 20 سال بو وتشيلي بيت البنية بوم طبعا او وقت بيت البنية لحكمة عراق دور من تربون يعني او وقت بزور او وقت نزيكي الشيس معمليان زياتر هبو معمل كان شان بو او وقت يعني معملي زور قوروي عملاق بون بو او سردم يعني زائدا لو إيشا كان يتكشم ذكر مثلا دمزاني لهودي نقص لتشهي أمن دائما هاتو شوي بغدام ذكر يعني لجنزياتي هيتس ما عنديش ندبهم لإيش يعني وقتك حمو روش يستمان دي بي نخير استاج باشا الحمد لله وقتك فترة يعني إيشا كابو زور باردو مش بيكابك معنا بو موديل هشتا حمو روش دتشوما بغدا دهات مو حمو روش ونم تبريدي شي نبو نم دزاني جرماتيا سرماتيا وزور ذوقي شملي وردقت چونك إيشاكا باش بو ويك حزد لك كارك بي حتما سركوتو بيتي أكيد زور باشا لنيوان تماحو طموحة مثلا هندي قالين طموحة هبه أما بو گنجكان معنا طموحة هبه بلام تماحد نبه بالي تولي شي بالي والله من بالنسبة خوم طموحهم قلق زورة بس طماحم نية طبعا طماحي بچه دكم بجناب الدكم كإنسانة شي خير خوازي لمن باشتري إنسانة شي متديني لمن باشتري إنسانة شي خدمتي شاركت دكي لمن زياتر طماحي بو كسانة دبم بس طماحي بيك أجنابم لمن باري زياتر بيان لمن معاملو تشتي زياتر بي أكيد هربجيت باشا خالد خۆشناو کەسایەتێکی وا سەرکەوتووە بزنسمانێکی سەرکەوتووە ئەم هەموو ئیشەی کردووە لە مناڵیەوە لە گەنجێتیەوە ئەمە هەمووی شەڕە لەگەڵ کات جەنابەت چۆن مەنیجمنتی کاتەکەی ینی هەندێک گەنج هەیە ئەڵێ من فریان ناکەوم بچم ئیشکەم و ڕاضەکەم و ئاگام لە دایکم و باوکیشم بێت و نازانم خوێندنەکەم کەم و ئەو کات چۆن تۆ ڕێکی دەخەیت لای بالێت کات بۆ من زۆر ئاسانە من لە هەر شوێنێکم لە هەر ترکەیەک کاری خۆم دەکەم یعنی زۆر جار هەیە سەردانی مەشارێعەکانی خۆم کردووە من زۆر حەز ناکەم دانیشم ئیجتیماعات لە غورفە بکەم و ئەوە مدیرەکە سوار دەکەم دەگەڕێ مەسەلەن مەشروعی گۆپال تقریب 40 کیلۆمەتر بوو مدیرەکەم دەینا دوای ئەوی دیم سوار دەکرد لەگەڕێ خۆ ئەوی دی دوای هەر لەوێ ڕاضەم دەکرد سعاتێک دەڕۆیشتم لە وەختی ڕاضەکردنیش لەوانە دەکەس لەگەرە من دەدەقە دەڕۆی دەبگوت و بڕۆ فلان وەرە لەوانی حەزیشیان نەکرد بێ بڕۆن بە پێ بەس مەزبور بوون ئەوان زۆر نەدەڕۆیشتن پێ 6 دقە 10 دقە کارەکەیان خلاص دەبوو ئەمن دەمامەوە کار لەکرە من ئاسانە ینی تەقسیمکردنی کات زۆر باشە کاتیش هەر ژمارەیە ژمارە لای خالید خۆشناو چی دەگەێنێ ژمارە بەێ وەڵاهی بە من جوانترین ژمارە بۆ شاری هەولێری خۆشەویست ژمارەی 120 و 150 لای من ڕەحمەتی لێبێ ئەی ڕێگای گۆپاڵ ڕێگای گۆپاڵ کاکە سۆران بە من ینی ڕێگایەکە بینی هەولێر و دهۆک پێشتر حەوادثی گەلک زۆر دەبوو لەوێندەرێ ئەو ڕێگایە نەک بەس خەرچی هەولێر خەرچی سلێمانی خەرچی دهۆک خەرچی کوردستان بە عام استفادەی لێکردێت لەبەرەوەی ڕێگایکی دووەلیە بەرەو تورکیا دەڕوە جا بۆیە جەنابی کاک مەسعود بارزانی وەختی خۆ ئەو ڕێگایە مدەی 3 ساڵ بوو جەنابیان ئەمری بە من کرد گوتی ئەو ڕێگایە زۆر مهمە یعنی حەوادثی زۆری لێ دەبی ئەو ڕێگایە بۆ بکەی بە 2 ساڵ طبعا بە شانازیەوە کردمان بە 2 ساڵ و ئەویش دەستخۆشی لێ کردین و زۆر سپاسی کردی خۆ دەست خۆش بێت
ئەو ئیشە جوانانت کردووە ئێمە ڕای هەندێک لە بەڕێزان و خۆشیستانمان وەرگتووە لەسەر کارەکانی جەنابەت پێم خۆشە پێکەوە تەماشایکەین و دوای دێنەوە گفتوگۆکەین. بەڕێز خالید خۆشنە و وەکو سەرمایەدارێکی نیشتیمان پەروەر و وڵات پەروەر کە خاک و وڵاتی خۆی خۆش دەوێن و بەگەڕخستنی سەرمایەکەی لە هەرێمی کوردستان دیارەجێی ڕێز و تەقدیرە، کەسایەتێکی زۆر سەرڕاستە، قسە ڕوبەڕوو دەکات و زۆر نەرم و لە سەرخۆیە لە ڕەفتارکردن و لە ئەو کارانەی کە لەگەڵ حکوومەت دەیکات دڵنیام هەر بەو ئەندازەیەش لەگەر خەڵک دەیکات. بۆیە پێم وایە ناوبانجێکی زۆر باشی لە بۆ خۆی دروست کردووە و ئێمە لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بە کەسێکی جەیمەتمانە و بە کەسێکی سەرڕاست و بە کەسێکی باوەڕ پێکرا و دڵسۆز دەیناسین کە قسە و کردارەکانی وەکو یەکە. دوو یادگاری گەورە لەو شارەی دەمینێنەوە تا شار مابێتن کە هەولێر شاری مێژووە و هەزاران ساڵ تەمەنیتی و ئینشاڵڵا هەزاران ساڵی دیکەش تەمەنی دەبێتن. یەکێک لەو شاکارانەی کە شارنەزی پێوە دەکەین وەکو هەولێر شەقامی 120 مەتری و 150 مەتریە. ئەگەر کە خالید و هێمن گروپ نەبایە بە تاکید ئەو پرۆژەیە بەو جۆرە بە ئەنجام نەدەگەیشت. لۆی ئێمە هەمیشە بە تەقدیرەوە لەو پیاوەی شارمان دەڕوانین کە کەسایەتێکی هەرێمی کوردستانە، بەڵام وەکو هەولێر شانازی پێوە دەکەین نمونەی زۆر بێ. ئومێدمان وایە ئەو جۆرە کەسایەتیانە لەناو کۆمەڵگادا هەمیشە لە زیادبووندا بن. بە شێوەیەکی گشتی کە لە هەولێر ببینی کۆمەڵێک سەرمایەداری نیشتیمانی سەرکەوتوو لە زۆر بواری جیاجیا دروست بوونەوە جێپەنجەیان دیارە لە پێشکەوتنی هەولێر و پێشکەوتنی و یەکێک لەوانە بە خۆشحاڵیەوە کە خالید خۆشناوە کە خالید وەکو کەسایەتێکی سەرکەوتوو لە بواری بازرگانی و سەرمایەداری و کاری پرۆژە و هەموو ئەو کارانی کە ئەنجامیدایە وەکو کەسێکی دڵسۆز بۆ وڵاتەکەی و بۆ کوردستان و جێپەنجەی بە شێوەیەکی گشتی زۆر جیاواز لە هەولێری پایتەخت دیارە لەگەڵ بوونی قەیران و بەو شێوازەش بەو پەڕی سەخاوەتەوە جێبەجێکردنی پرۆژەکان و ئەوەکان کە بارچی سەرشانی خۆی زانیە لە دڵسۆژی نیشتیمان پەروەرەکەی خۆی بۆ کوردستان و بۆ هەولێری پایتەختیش بە تایبەتی. بۆیش کا خالید یەکێکە لە شتە جوانانەی ئەو شارەی کە خزمەتی زۆر گەورەی هەولێری پایتەختی کردێ بە شانازیەوە. خالد خۆشناو من تقریبا 12 ساڵ زیاترە دەینەوە سەمایەتێکەڵیم هەیە لەگەڵ لە ئیش و لە تعاملکردن، چوەکو کەسایەتی، چوەکو دەوڵەمەندێک، چوەکو ئینسانێک، یعنی لە لەتکەی هەموو ئەو پێوەرانەیە کە ئینسانەکەی بتن وەکو دەوڵەمەندێکیان وەکو کەسێک کە بۆ خێرخوازی، بۆ ئیشکردن، بۆ کۆڵەتی ئیشەکانی دیارە، یعنی لە هەم لە یارمەتیدانی خەڵک هەمیش لە ئەو ئیشانەی کە خۆی جێبەجێ دەکەوەکو هێمن گرۆپ کە چەندی ڕێنگاوبانی زۆر ناوابی لە هەولێر و لە کوردستان جێبەجێ کردووە. بەخۆم شخصی زۆر خۆشم دەوێ و تەمەنای تەمەندرێژی بۆ دەکەم ئینشاءالله. یەکێک بووە لەو لایەنانەی کە بەڕاستی لە زۆربەی زۆری ئەو پرۆژانەی دەستگای خێرخوازی بارزانی بە تایبەتی پرۆژەی ئازیزانی دەستگای خێرخوازی بارزانی کە پرۆژەیەکی زۆر بەرفراوانە لە ساڵی 2012 پرۆژەکە ڕاگەیەندراوە بە سەرپەرشتی ڕاستەوخۆی جەنابی کاک مەسرور بارزانی کە سەرۆکی بۆردی دەستگای خێرخوازی بارزانیە. ئەم پرۆژەیە دەرگایەکی خێر بووە و دەرگایەکی پەروەردە ئاسا بووە بۆ ژمارەیەکی زۆر لەو منداڵانەی کە پێویستیان بە خزمەتکردن هەیە. دوای سەرکەوتنی بۆ دەخوازم و تەمەنا دەکەم لە ژیانی ئاسایی خۆیدا و لە ژیانی بزنسیشدا سەرکەوتوو بێتن و تەمەنای ئەوەش دەکەین کە ئەو پەیوەندی و پێکەوە کارکردنەی کە لە نێوانماندا هەیە زۆر بەرفراوانتر بێت. کاک خالید لە کاتێکە ئەو پرۆژانە جێبەجێکران 120 مەتری 150 مەتری، یعنی هیچ بودجەیەکی ئۆتۆ نەبوو، میزانیەکی ئۆتۆ نەبوو، یعنی جەنابەت
هەستت کرد کە ئەم پرۆژەیە زۆر گرنگە استراتیژیە بۆ خزمەتکردنی خەڵکە و هاوکاریشی حکوومەتیشە. چۆن ئەمەت کرد؟ یعنی بە ریسکێک نییە بۆ بزنسمانێک بتوانێت ئەم ئیشە بکە؟ لە بیرمە ساڵی 2012 بوو جەنابی کاک نێچیروان بارزانی لە دوی ناردەم منیش چوون بۆ لای وتی ما مەشاکلمان هەیە لە ڕێگاوبان حەز دەکەم تو ئیشی ڕێگاوبان بکەی. منش پێم وت قوربان وەڵڵاهی من هیچ خبرەیەکم لە ڕێگاوبان نییە، یعنی ئەگەر ئەو ئیشە بکەم لەوانە فەشەل بێنم. گوتی نا من زۆر شقم بە تووە، دەزانمە تو هەر ئیشەک بکەی نەجاحەت دەینی و ئەوە ئەمریشە دەبی بچی ئیشەکەی بکەی. مش گوتم ئەمر دەکەی. هاتم دەستم کرد لە بیدایەت بەوەی لە خلالی فترەی کەم ستافێکی زۆر زۆر باشم پەیدا کرد. ئەو ستافەش لەو جیانەم هینا کە لە مەشارعی زۆر زۆر گەورە و عیملاق ئیشیان کردیا و جارگە لە عێراق بێ یان لە دەرەوەی عێراق. پاش ئەوەی دەستم کرد بە کڕینی دوو معمەلی ئەسفلت قێر کڕیمان کە بە هەردوو معمەلەکە یعنی ڕۆژێ لە سعاتی تقریبان 400 تەن لە یەک سعاتی ئینتاجیان هەبوو و دوو معمەلی کەسارەمان کڕی و دوو معمەلی خەباتەی مرکزیمان کڕی و هەروە معمەلێکی گێردەریشمان کڕی ینی معمەل جسوور. پاش ئەوە دەستمان کرد بە کڕینی تقریبان 20 فاریشەیەک و زایدەن 80 عادیلەیەک و چەند بندۆزەر و دۆزەر و حەفارە و ڕافعە و هەموو شتەکان، یعنی مەجموع تقریبان بۆ 125 مەکاین. ئەوجا دەستمان کە بە ئیش کرد لە وەختێک ئەمە لە 3 پرۆژە لە یەک وەخت ئیشمان دەکرد. ئاخر پرۆژەی 120 مەتری، ئاخر بەشی 120 مەتری و پرۆژەی بەشی یەکەمی 150 مەتری و پرۆژەی گۆپاڵ. باشەکە خالێت ئەوەی کە من بیستومە لەو پرۆژە هەندێک کۆمپانیای ترتان لەگەڵا بوو، بەڵام دوای هاتنی داعش و قەیرانی ئابووری ئۆمانە ئەوان هەموو کشانەوە ڕۆیشتن بەس جەنابت مایتەوە و شانتدا بەری و ئیشەکەت جێبەجێ کرد. لەو وەخت ئەمە دەستمان بە ئیشکردن کرد لە هەر 3 پرۆژەکە پێکەوە، یعنی هەندێک جار کە دەڕۆیشتی مەکاین بە مەکاین دەکەوت. ئەمە بەخۆمان 125 مەکایمان هەبوو، زۆر جار دەبوو 1500 لۆ 2000 مەکاین لەو مەشارعانە ئیشی دەکرد و هەر بەخۆشم هەموو ڕۆژێ سەردانی هەر 3 مەشروعم دەکرد ئەگەر لە هەولێر بامە، ئەگەر لە خارجی هەولێریش بامە. جەماعەت تەبعاً هێمن گروپ چی باشە، یعنی هەموو کارمەندەکانی هێمن گروپ ساحێبی هێمن گروپن، کەسیان کارمەندیە هەمویان ساحێبن و هەمووشیان یان برای منن یان برازای منن یان کوڕی منن. ئەمە بێزگەلەوەی لە وەختی ئیشیش نەبی دائیمەن لەگەر یەکدی عیلاقات و سەفراتیان پێ دەکەین، یعنی حەفەلاتیان لۆ دەکەین، یعنی لەگەر یەک عیلاقەمان زۆر گرنگە. و ئێستاش لەبەر جوابی جەنابەت لە پرسیارەکە ئێستا خۆمان بێکەم شەریکە دەزانین لە ڕێگاوبان نەک تەنیا لە عێراق، لە عێراق و لە وڵاتانی دەوروبەریشمان و بێڕکابەریت هەر بژیت. کاک خالید من دەڵێم چۆن هەنگوینی کوردی لە دنیاە تاکە، تەماتەی کوردی و پەتاتی کوردی و هەموو شتە خۆماڵەکانمان لە دنیای تاکن و دەرەجەیەک و باشن، ئاوا شەریکە و کۆمپانیا و کەسایەتەکانی ئێمەش هەروە جوان و چاک و باشن، بۆیە ئەبێ ئێمە بە هەمومان ئاگامان لیان بێوانە. کاکالیت ئەو گەنجە بەڕێزانە لێرن، حەزەکەم ئەوانیش وەکو گەنجێک چۆن پرسیاری لە دڵیانە هەبێ بیانەوێت لە تۆ بکەن بۆی کە سوودێ وەرگرن بزانم کێ پرسیارێ بکە لێرەوە. فەرموو جەنابەت فەرموو. زۆر سپاس کاک سۆران، پرسیارێکم هەبوو بەڕێز کاخایل خۆشناو وەچی گەنجێکی ئەو وڵاتە دەمەوێت بزانم ئایا حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند هاوکارتان بۆ لە پرۆژەکانتان؟ بەڵێ بەڕاستی لێرەوە دەمەوێت زۆر سپاسی جەنابی کاک مەسرور بارزانی بکەم
کە لە هەموو پرۆژەکانماندا هاو پشتمان بووە ینی پشتیوانی لە هەموو پرۆژەکانی مەکردووە لە کاتی جێبەجێکردندا و لە هەموو قۆناغەکانی کارکردنماندا جا لێرەوە دیسان دووبارە سوپاسی جەنابیان دەکەم. کاک خالید بەڵێ ئێستا خەریکی چ پرۆژەیەشیت ئەم لەحظەیەک کە سەرقاڵبی پێوەی؟ بەڵێ وەڵا ئێستا حالیان هیچ پرۆژەیەکمان لە بەردەست نییە بەس هەر پرۆژەیەک کە وڵات و خەلکەکەی لێ مستەفید بن ئەمە حازرین بکەین. کاخالیت دەڵێن کاخالیت خۆی زۆر قسە خۆشە و بەسەرهاتی خۆشیشی هەیە اینجا لە ناو کار و بزنس و سەفەر و چ شتێک هەیە زۆر زۆر دڵخۆشەکە مەسەلەن بەسەرهاتیشی خۆش ڕووی یابێکە قەت بیری نەچێتەوە؟ بەڵێ وڵا بزانم نوکتەیەک برێم خۆشە لە بەسەرهاتی ئەوە گوتیان گەنجێک حەزی لە چیژێک دەکرد و هینایە پاش فترەشی تەماشای کرد مەشاکل دەستی پێکرد ڕۆژ لە دوای ڕۆژ مەشاکل زیاتر دەبوو ئەوی زۆر بێزار بگوتی ئەو ژیانە هەتا سەری کو دەچیتە سەری تا ئاخری کو دەچتە سەری ئەوە لە ئێستا وایە وڵات جیرانێکیانە بوو دیار بوو جیرانەکەیان منداڵی گەورە بوون ئەویش گوتی با بچم ئەو پیاوە شارەزایە با پرسیاری لێ بکەم بزانم عیلاجەکەم لۆ بکە وەڵات چوو لی پرسی گوتی مامە وەڵا من ئیشێکم بەجانام تە گوتی فەرموو گوتی من نێزیک 6 مانگە ژنم هینایە بەس زۆر مەشاکلم هەیە زۆر بێتاقەتم نازانم چی بکەم هەر چۆن ئیدارێ دەکەم لەگەری ینی مەشاکل هەر زیاد دەبی ئەویش گوتی کوڕم مامی خۆت 27 ساڵە ژنی هینایە گوتی جا من کە ژنی هینە گوتی اتفاقم لەگە خێزانەکەم کرد گوتی لەگە خێزانەکە اتفاقم کرد ئەگەر ئەمن عەسەبی بووم خێزانەکەم بچیتە مەتبەخ هەتا من عەسەبیاتەکەم خەلاص دەبی ئەوجا بێتەوە واگەر خێزانەکەشم عەسەبی بوو ئەمن دەوی بسمە حەدیقە هەتا خێزانەکەم عەسەبیاتەکەی خەلاص دەبی گوتی جەوە مامی تو 27 ساڵە لە حەدیقەیە ئێستا منیش هەڕۆم وەچمە حەدیقە خۆ باشە یەکی کە پرسیار بکە یا خۆ منیش پرسیارێکم هەیە بەس بە ئەمانیش تۆ زێوێ ئیش نەبن ئاوا فەرموو. زۆر سپاس پەرستە دەکەم کاک سۆران سوالێکم هەبوو کاک خالد جەنابیان لەو پرۆژانێکیان جێمێنداوەتە ئێستا کەمە پرۆژە جەنابیان زیاتر شانازی پێوە دەکاتن زۆر سپاس وەڵاهی ئەمە پرسیارێکی جوانە بەڵێ ئەمە شانازی بە هەموو پرۆژەکانەوە دەکەین بەڵام ئەوەی لە هەمویان زیاتر شانازی پێوە بکەم پرۆژەی شەقامی 120 مەتری و 150 مەتریە لەبەرەوەی کاک شۆران سیمای شاری هەولێریان گۆڕیوە و دووەمینیش تەماشا دەکەم خەڵکەکە زۆر مستەفیدە لێی یعنی لە هەر شوێنێک بیانێ بچن بۆ شوێنێکی تر بە ماوەیەکی زۆر کەم دەتوانن بگەنە شوێنی مەبەستێ زۆر ڕاستە باشە کاک خالید من پرسیارێک لە مێشکی منە دروست بووە من هەندێک جار لەوانەیە پێویستم بە پارەیەک ببێت چم لە برادێکم لە هاوڕێیەکم لە کەسێک $200 بڵین دووەرەقە $1000 دەوەرەقە لێ ئەسەنم بەڵام ئایکە خالید خۆشناوە پێویستی بە پارە بێ حتمما مەبلەغەکە زۆرە هەموو بزنسمانێکیش پێویستی بە کاش هەیە یعنی لە ئەوە ئەگەر تۆ پێویست بە پارە بێ ئەچیت بۆ لای کێ ئایا پێویستیشت بە پارە بوو ڕۆژێک کەسێک هاوکاری کرد بێتی؟ بەڵێ زۆر سپاس بۆ سوالە وەڵا من دائیمەن بزنسمان تووشی ئەو مووقیفانە دەبێ بەس لە وەختێک وەزعمان زۆر خراپ بوو زۆر قەرزار بووین بەڕاستی وەزعی شەریکەمان زۆر خراپ بوو دوو لە هاوپیشەکانم لە بزنسمانەکان بێ ئەوەی ئەمن پێیان برێم دەیانزانی وەزعی من زۆر خراپە
جا هەردووچیان بە خۆیان هاتن مەبلەغی زۆر گەورەیان دامن هەتا من پێم گوتن کاکە دەزانم ئەمن محتاجم بەس ئەنگۆش بزنزمانن پێویستیتان بە پارە هەیە گوتیان ناما دەزانین وەزعی تۆ خراپە و دەبی ئەو پارە لەمە وەگری مەبلەغەکانیش بەڕاستی مەبلەغی زۆر گەورە بوون جا هەر لێرەوە دەمەوێت برێم ناوی ئەو برادەرانەش برێم ئەو برادەرانە تەبعەن جەنابی شێخباز کە بەڕاستی پیاوێکی گەورەیە و زۆر خزمەتی کوردستان و هەروەها زۆر خزمەتی شاری هەولێریشی زۆر کردووە ئیشەڵڵا خوا مۆفەقی دەکا لە دنیا و قیامەت ئەوێ دیام برادەرێکی زۆر خۆشەویستمە ڕەفیقمە لە دووبەی دادەنیشی ناوی دکتۆر سالمە ئەویش وەکو جەنابی شێخ پیاوەکی خێرخواز پیاوەکی بە مووقف ئەویش لە دووبەی ڕاهات مەبلەغێکی زۆر باشی لۆم هینە بەس ئەلحەمدوللە پاش ماوەیەکی تقریبا 2 ساڵ پارەی هەردووچیان هەمی جەنابی شێخ هەمی دکتۆر سالممان گەڕاندەوە بەس هەتا من دەمرم قەرداری ئەو دوو بەڕێزەمە جا لێرەوە ڕێز و احترامەکی تایبەتم بۆ جەنابی شێخ و بۆ دکتۆر سالم هەیە هەر بژیت ئەوە زۆر زۆر گرنگە یعنی ئەو هاوکاریە بەبێ هیچ زەمانێک بەڵام بەبێ هیچتیان مەسەن لە وڵاتانی ئەوروپا کە بزنسمانێک پێویستی ئەبێ حتمما لە بانک داواکە و زەمانیشیان ئەوێ لێ بەڵام لێرە ئەوە ڕۆحی کوردایەتی و هاوشاری و ئەوەیە هاوڕێتی کوردانە ئاوا جوانە وەڵا کاکە سۆران بزنزمانەکانی کوردستان هەموو ئینسانی زۆر محتەرەم و ئینسانی زۆر باشن ئەمن لۆ تەنیا ناوی ئەم دوو بەڕێزەم هینە ئەوە ئەو دوو بەڕێزانە ینی هاوکار بووینە لەگەرم ینی یارمەتیمەیاندا لەو وەختەی کە ئێمە زۆر قەرزار بووینە قەرزاری زۆر خەڵک بوو بە پارەکەی وان توانیمان مەسەلەن مەشاکیلەکانمان حەلکەین ئەوەندەلۆوی 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 توانیمان مەشاکیلەکانی خۆمان حەلکەین جا من خۆم بە قەرزاری هەردووچیان دەزانم هەتا دنیا ماوە با پرسیاریشتریش وەرگرین فەرموو زۆر سپاس پرسیارەکەم جگە لەو پرۆژانەی ناو هەرێمی کوردستان کاک خالید هیچ پرۆژێکی لە دەروی هەرێمی کوردستان ئەنجام داوە؟ بەڵێ من لە ساڵی تقریبا 86 معمەلێکی گەورەم دانا لە وڵاتی ئیمارات کە ئەو وەخت خەلکی عێراق بەڕاستی کم دەست ساڵی 86 عەفوەن 96 ساڵی 96 هەر لە وەختیش لە 88 مقاولاتمان هەبوو ئێمە لە شیب و تیب لە عمارە مەقەر خەرفیمان لە عمارە بوو و هەروەها ئیشمان هەبوو لە بەسڕە و ساری 94 و 93 تا 97 ئیشمان هەبوو لەگەر وەزارەتی تیجارەی عێراقی طبعا شەکر و چاوڕون و ئەوانە ئەمە برادەری موسڵاویم شەریک بوون تقریبا لە خلالی 4 ساڵ باە 150 ملیۆن دلار ئەشیامان بۆ وەزارەتی تیجارەی عێراقینەوە حتا وەزیری تیجارەی ئەو وەختی تەکریمی کردین کە باشترین شەریکە دەرچوون کە ئەو ئەشیای هینایتمان غەشی تێدا نەکرا و لە وەختی خۆ ئەشیاکانمان هینای و طبعا یادی بە خێربی سوپاسی دەکەین و بەنسبەت ئیشیت کەس ئەمە لە گەر ئەمریکیەکان دوو ئیشی زۆر گەورەمان کردە ئیشێکیان لە مەتاڕی کەرکووک ئەویتریان لە معسکەرێک لە معسکەرەکانی بەغدا زۆر ئیشیت کەشم کردووە لە دەرەوەی کوردستان بەسەوانەیە لە بیرمە ئێستا ئەوانەیە باشگا خالی چەندێک گرنگە بۆ کەسێک کە بیوێ بچێتە بواری بزنس لە شارەکەی خۆی دەرچێت بڕاتە شاری تر بچێتە وڵاتی تر تا چەندێک گرنگاوە والله من بەڕێی من ئیسان چەند بکرێ خزمەتی وڵاتەکەی بکە لە وڵاتەکەی خۆی ئیش بکە بەس جاری شەیە دەبینی ئەتۆ ڕاوەستە ئیشێک نییە دەتانی لەوێن دەریش ئەو وەختیش هەر سەری وڵاتەکەی خۆت بەرز دەکەی ئەگەر ئیشەکانت بەڕاست و دروستی بکەیت دەرێن فرانکەس کوردی ئەو ئیشەی کردێ لێرە ئەو هامۆفەق بۆ و ینی هەردووچیان تەواوە بەس چەندی بکرێ لە وڵاتەکەی خۆ دیش بکەیت
ئەولەویەت بۆ وڵاتی خۆتە ئەکیید جاخۆ زۆربەی وڵاتیش هەر یعنی بزنسمانەکان و کەرتی تایبەت زۆر پشگیری وڵات و حکوومەتیشە لە هەموو دنیا ئەکیید باشە کاک خالید ئاڵێن کاک خالید خولیای ئۆتۆمبیلی هەیە یەکەم ئۆتۆمبیل کە کڕیت بیرت دێ چی بوو کام ئۆتۆمبیلە بوو یانی تورمبیلی باوکم نایی خۆب هی خۆت یەکەم تورمبیل کە کڕی بیتم ئەوەخت پێیان دەگۆ هارتۆپ تۆتا بوو بڵێ تقریبان یەکەم سیارە بوو ئەوەخت بە نسبەت گرانی و بۆ نسبەت باشی و جا یەکەم سیارەم هارتۆپ ئەوە لێخوڕینەکەی تۆ بە ئۆتۆمیلی باوکت فێری سیاقەت بووی بوو باوکت چ ئۆتۆمیلی چێ بوو باوکم هەر لە مەواد غەزایی سیارەی وەرگر بوو لەبەرەوەی تاجرێکی گەورە بوو ساڵی هەشتا سیارەیاندایە باشە ئەو خۆی فێری سیاقەتی کردی پێش باوکم سیارە وەگرینە من فێرە سیاقەت ببوو چۆن فێربووی چۆن هەبوو ئەو وەخت لێرە دەچووی سیارە هەبوون بەکرێ خۆت فێر دەکرد هارتۆپ یەکەم و پشتی ویش چ سیارەتی جوان هات بیتە عراق یەکەم کەس ئەمە کڕیومە ینی یەکسەر ئازانی لە هەولێرەوە سیارەکەی کاک خالیدە ئاوا بوو بالێ ئەی لە وەرزش ئەزانم تۆ زۆرت حەز لە وەرزشە بە تایبەتی فوتبۆڵێن تۆپانێ وابزانم هاندەرێکی سەرسەختی بەرشەلۆنەی نەخێر مەبریت بەخۆی کاک شۆران دایمەن حکمی مەلەکی خۆشترە لە حکمی جمهوری وانە فەریقی مەدریدیش فەریقی مەلەکەیە مەلەکی لێ ماتێک نەچێت مەلەکی باشە بۆ یعنی بۆ فوتبۆڵێن و بۆ ڕیال بەێ بەخۆی من تەماشای هەموو تۆپانەکان دەکەم بەڕاستی فەریقی ڕیال دایمەن فەریقێکی گەورە بووە یعنی دایمەن لاعیبی باشی هەبووە و دایمەنش گەمەی خۆشیان هەبووە لەگەر بەرشلۆنا تەبان کلاسیکۆی ئێستا زۆر فەرقە لەگەر کلاسیکۆی پێشان چ کلاسیکۆی پێشان دوو لاعیبی زۆر باش یەکەچیان کە کریسیانۆ بوو ئەویدیان کە میسی بوو یەک لە ڕیال بوو یەک لە بەرشلۆنە بوو لەبەرەوەی کلاسیکۆیەکە زۆر خۆش بوو منافەسە بوو بینی میسی و کریسیانۆ هەردووچیان بەڕێی من باشترین لاعیبن لە جیهان یا ڕاستە من ڕیالم خۆش دەوێ بەس میسی لاعیبەکی زۆر باشە و ئەو لاعیبانش بەڕێی من دووبارە نابنەوە و فترەی زۆریش گەمەیان کرد تا ئێستاش گەمەی دەکات ئەمە دیبلۆماسیانە نییە کاک خالید لە بەرخاتری هاندەرانی بەرشلۆنە بڵێ مێسی ژینا ئەوەی من بزانم جەماعەتی ڕیال زۆر حەزیان لە مێسی نییە بەخوا من مجامەلە ناکەم بەس دایمان دەبیسان حەق برێ ئێستا کلاسیکۆی ئێستا گەلێک فەرقە لەگە کلاسیکۆی پێشە ئەی باش ئێستا ئەوە بەسەڵەن هەر لە ناو ڕیالیش و تاموچێژی جارانی ماوەکو پێش ئەوی کە کریسیانۆ لێ بوو نەخێر فەرقی هەیە فەرقی زۆرەوە بوو باشە چەند کلاسیکۆت لە ناو مەلعەبا بینیوە زۆرت بینیوە ئەوەڵا تقریب 12 کلاسیکۆم دیوە وەزایدێن گەمەی چامپۆنیز لیگشم زۆر لۆ گەمەکان چویمە کامیانە زۆر حەز لێ وەڵا فەرق نییە لەسەر چ دەمێنی ئایا ئەو دوو فەریقەی لە ئاخیری دەمێنن بە قووەتن یان بە قووەت نینە لەسەر فەریقەکان دەمێنی باشگا خاری لەو یاریانەی کە چووی بە لایف بینیوتە بە زیندوو بینیوتە چەند جاری ڕیال مەدرید بردوێتەوە لەوانە وەکێک بن یان ڕیال زیاتر بیان بەرشۆنە نازانم یانی بڵێم زیاتر حەزیشت لە مەلەوانی هەیە بەڵێ من هەموو ڕۆژ تقریبان سعاتێ مەلەوانی دەکەم لە مەلەوانیە لە تێنیسی سەر مێزە لە بلیاردە دەڵێن لە تێنسی سەر مێز یاریزانێکی زۆر باشی دەرەجەیەکی دیفاعی زۆر باش دیفاع یعنی بە زەحمەت نوختە ئەگرن بەرامبەرەکەت
خۆی ئەو مەلێش باشە کا خالیتگاهان دەجار سێری گەمەی ریال و بەرشەلۆنا بکە ئەگەر ریال بدۆڕێعا تۆزێ حەماهینەبی پێ ناخۆشە چی مەلێ تۆزێ هێواشەویتەوە باشە مناڵەکانیش دەڵێن هەمووی بەرشەین تۆش مناڵەکانم پێز مناڵم هەیە دویان بەرشلۆنەنا سێیان ڕیال یعنی زۆرینە ڕێیانەوە سەر بابیانن هەتا دایکی وەلیدیش لەگەڵ بنە ئەوە لەمی بینترە وانە ئەی لەگەڵ شعر و گۆرانی و ئەدەب و ئەمانە بینت چۆنە بەخوای من زۆر حەز لە حەفلات دەکەم و زۆریش یعنی لەوانە مانجێ جارێک حەفلەت هەر بکەین حەزم لە دەنجی خۆشە حەزم لە حەفلەیە بەس بەخۆم نەدەنگم خۆشە نە شعر دەزانم بە زۆر حەزم لێ کەیفم پێیان دێوانەی ئەدیب بوو نووسەر و شاعیر و گۆرانی بێژ و ممەسیل و دەعمی هەمووشیان دەکەم دەستت خۆش بێ لە ساغ بێ بچینە لای کەسێکە بزانین فەرمو وڵی کا خالید نکتەی خۆشی پێ حەزمان لەیە گوێمان لە نکتەچی دیبیتن نکتەی تریانەوە کا خالید بەس یەکشکە تەماتان نەبێ یەک دانێکە و خەڵاس دەڵێ ڕۆژێک مامۆستایەک لە تەلەبەتی خۆی پرسی گوتی کوڕم ناوت چییە؟ گوتی ناوم زیادە گوتی زیاد حەز دەکەی بی بەچێ؟ ئەوش گوتی وەڵای مامۆستا من حەز دەکەم پارەم هەبی مامۆستاش تەعجوبمە وای زانی دەڵێ حەز دەکەم ببم بە دکتۆر حەز دەکەم ببم بە محامی حەز دەکەم ببم بە مهندس گوتی کوڕم پارەت بۆ چییە؟ وتی وەڵا مامۆستا من هەموو هیواتم هەیە پارەکی زۆرم هەبی ژنەکی بینم ئەو پارەی هەموو لە خێزانەکەم سەرف بکەم یعنی حەز دەکەم خێزانەکەم ئەگە پێم برێ 20 مسقال زێرم لۆ بینە ئەم 50 مسقالی لۆدەوە ئەگەر جوانترین سیارە چییە ئەو سیارەی بۆ دەکڕم سەفەری وڵاتانی پێ دەکەم چ فندەقی حەز لێبی دەی بەمە ئەو فندەق چ نانەکی حەز لێبی دەی بەمە ئەو مەتعام چ جلکەکی کەیفی پێبی گوتی هەموو هیواتمە خزمەتی خێزانی خۆم بکەم مامۆستاش زجی پێستا گوتی کوڕم ئینشاڵڵا دەورەمەند دەبێت ساحب پارەکی زۆر و پارەکەشت هەموو لە خزمەتی خێزانەکەت بەکاردێنی و لە تەنیشتەوی تەلەبەکە بوو گوتی کوڕم ئەتو ناوت چێک گوتی وەڵام مامۆستا من ناوم عەبۆیە گوتی عەبۆ تو حەز دەکەی ببی بەچی گوتی وەڵام مامۆستا من حەز دەکەم ببم بە ژنی زیاد کێ خوایاتێ کاکالی چ شتێک تۆ زۆر دڵخۆشەکات وەڵی خۆشی خەڵک ئەمن زۆر خۆش دەکات حتا جەماعەتی مە دەزانن ئەوانەی لەگەرە من ئیش دەکەن کە دەڕۆم دەبینم یەکێک زەوقی نێ دەگەڕێمەوە درم پێ ینی تەنگ دەبی کە ببینم یەک ئەوجا خەڵک بە عام یانی حەز دەکەم هەموو خەڵک مرتاحبی یاخوا کوردستان هەر مرتاح بن و خەڵکی کورد و کوردستانیان هەموو دڵخۆش بن ئەی چ شتێک کاکالیت خەمبارەکە غەباری خەڵک بە چ شتێک دەگریت بەێ وەڵی کاتی وەفاتی یەکێک لە ئازیزەکانم لە خۆشەویستەکانم بەڕاستی تەحمل ناکەم دەگری ئینشاڵڵا قەت ناگریت کاکالیت ئاخر گریانیشم ڕەفیقەکی تەلەبایەتی ڕەفیقەکی پاکەت فرۆشتنی هاوتەمەنی ژینم لە ئیبتیدایی لە عەدادیی لە هەمووی پێکەوە بووینە و پاش ئەوەش لە پێش هەتا پێشی 3 مانگ یانی ئەگەر لە کوردستان بامە دایم پێکەوە دەبووین پێشی 3 مانگ ئەمری خوای کرد زۆر بۆی گریا ینی ئینشاڵڵا جێی بەهەشتە کاخالی زۆر گرنگە ینی کەسێک هاوڕێتی کە لە مناڵی و هاوڕێی بووە تا ئەم تەمەنەی ئێمەمانە ئەمتوانێت هەر هاوڕێتێکە بەردەوام برادەرەوە هاب ئەوە زۆر گرنگە بەڕاستی یعنی ئێستا بەداخەوە کەم کەس هەیە ئەبینی وایە کاکالیت بەختەوەری
دڵخۆشی بڵێن کاتی ئەوە ناڵێن باسیەوە ناکەم بە سەیری فیلمێکی دڵت خۆشە بێ جۆت لە نوکتێکی خۆشە دڵت خۆشە ینی دڵت خۆشە بەڵام بەختەوەری ئەوەی کە مرۆڤ توانێت بەختەوەر بێ ئاسوودە بێ بە پارە ئەم شتە پەیدا دەبێ بەختەوەری یاخۆت پارە و سەرۆت و سامان دەورێکی ئۆتوی نییە لە بەختەوەری والله ئەو پرسیارەی جەنابەت بە دوو جوابت دەدەم یەک بەڕای من دۆڵەمەندی مەسئولیەتێکی زۆر گەورەیە لەسەر دۆڵەمەندەکە یەک بەرامبەر ڕەب العالەمین دوو بەرامبەر بە وڵاتەکەت سێ بەرامبەر بە کۆمەلگا چار بەرامبەر بە خێزانەکەت ئەگەر بزانی تەعامل لەگەر دۆڵەمەندی بکەی نیعمەتێکی خوایە دەداتی دەتانی بەهەشتیشی دنیاکەش بکەیە بەهەشت و قیامەتەکەشی پێ بکەیە بەهەشت بەڵام ئەگەر نەتزانی تەعامل لەگەر پارەکە بکەی بەڕاستی دەبیتە بەڵا لە دنیا و لە قیامەت و بەڕێی من دۆڵەمەندی ئەوە نییە مەسەلەن ئیسانێک بەس بتانی خێری بکایان ئەوەی بکە هەموو کەس دەتانی مەسەلەن ئەمن دۆڵەمەندم مەسەلەن پارەم هەیە دەتانم خێر بکەم پارەی بدەمە خەڵک جەنابەت لە من زیاتر حەزت لێ خێر بکەی بەس پارە لە دەستنیە بەس بەڕێی من هەموو کەسێک دەتانی خێر بکە چۆن مامۆستایەک ڕاستە وەزعی باش نییە لە مەدرسەیە بەس قوتابیەکانی ئەگەر بە شێوەیەکی باش پەروەردە بکە و فێریان بکە بەخوای سەد لە دۆڕەمەندەکەی زیاتر خێری دەگاتی دکتۆرێک کە نەخۆشێک دەچیتە لای ئەگەر ئیحتیمام بە نەخۆشەکەی بدا و عیلاجەکەی بۆ بکە و خاستەن ئەگەر فەقیر بێ یعنی بەڕاستی لە دۆڕەمەندەکە پتر خێری دەگاتێ حاکمێک مەسەلەن مدیر عامێک بی ڕئیس دایرەیەک بی محافزێک بی کە ئیشی خەرچی بکە و بە سەعەدەی خەرچی بکە و ئەوەی ئەوی شانەی کە قانونیە کە لە دەستەڵاتی خۆیدایە دەبینی دەوامیشی خەلاص بە لەبەر خەرک هەندێک خەرک مایە دەری وەڵڵاهی گوناحن ئەو خەرکانە لۆ ماندیان بکەم هەر هاتینە سبەی بێنەوە ئیشەکەیان لۆ بکە زۆر لە دۆڕەمەندەکەی پتر خێری دەگاتێ یەکێک دوو کەس بینیان نیە پێچیان بینیتەوە لە دۆڕەمەندەکە لۆیە مەجای هەموو کەس هەیە خێری بکوجە کەس ئەوە نەکبرێ من پارەم نییە لۆیە ناتانم بخێری بکە مبرر نییە مبرر جا ئەو خێرش بەختەوەر دەکات جا من نامەوێت باسی خۆم کەم خوا پێشایی دەکا کە سۆران کەینێ من یارمەتی یەکەچی بدەم کە زۆر محتاج بی ئەو وەخت لە هەموو کات بەختەوەرترم یعنی ئەو کابرایی کە محتاجە ڕوبعی من مرتاح نابێت یاخوا بتوانین دایماوە بەختەوەر بی وەڵام نەمانتوانێ هەر هەموو تشتش بکەین ینی سان بڵێ زۆر جار خەرچی شاتووە لەوانە نەگەیشتی تەمەن لەوانە ئەمن بواری وەم نەبووە یارمەتی بدەم ینی نەرێم مەتانی ئەوی کە لە توانە هەبێت ئەوەندەی لە توانە کۆتا پرسیار لە خۆشەویستانە وەرگرین فەرموو دەست خۆش کاک سۆران وەڵا حەزم دەکرد بزانم ئەگەر کاخال نەبە بزنسمان مەسەرەن حەزی دەکرد ببیتە چکارێکی کە بکاتن و زایدان نکتەکانیش خۆش بوون جماعەت هەموو حەزیان لێ وەگەر نکتەشکەمان پێشکەش کاتن ئەڵێ نکتە ئەوەخی نکتە بوو نکتە خەڵاس زۆر تەماعکار مەبن بەس ئەگەر کاک خالید پرسیارەکەی ئەوە بوو کە کاک خالید ئەگەر بزنسی نەکردایە حەزێکرد چ کاریش کە بکات وەڵا بەڕاستی ئەگەر بزنسمان نەبامە حەزم دەکرد ببامە لاعیبێکی زۆر باشی کوڕەتە قەدەم بەس معروف وەلو ئەمن زۆر ئەوەش هەر بزنسە ئەمن زۆر گەمە کردیە کاک سۆران لاعیبەکی باش نەبوویمە بەڕاستی مەوهی بێ ینی بەڕاستی دەنا زۆر تۆپانێم کردیە بەس لاعیبەکی باش نەبوویمە ئەوەش اعترافێکی بیمە باشە کاک خالید من ئەم پرسیارم لا دروست بووە یعنی ئەو گەنجانەی کە دێن ئیشەکەن لە لای تۆ یاخود لە لای بە هەچ ئیشیشتر بێ لای تۆ شەهادە گرنگە یاخود ئەزمون یعنی یاخود هەردووکی گرنگە بەڵێ بەخوا هەردووچی گرنگە بەس ئەزمون مهمترە ئەزمون گرنگترە بەڵێ باشە خەڵاتت زۆر بەدەست هێناوە خەڵات کراوی
کام خەڵاتەیان زۆر دڵخۆشی کردویت و بۆچی دڵخۆش بووی بۆ خەڵاتە؟ کاک سۆران لە وەختی داعش وەزعی عێراق بەعام تێک چوو خەرک لە مووسڵ لە سنجار لە کوردان لە سووریا عەرب لە بەغدایە و لە تکریت و لەوانە هەموو ڕویان لە هەولێر کرد الحەمدلله ئەو وەختیش خەرک کەم ئیشی دەکرد ئەمە ئیشمان گەلک زۆر بوو ئەمەش لە وەختی داعشش وازمان لە ئیش نەهێنابوو ئەو خەرکە هەموو هات لە لایمە ئیشی دەکرد بێ ئەوەی بپرسین ئەتو یەزیدی ئەتو کوردی سووریا ئەتو عەرەبی ئەتو شیعی ئەتو سنەی ئەتو مەسیحی هەر هەمویان بەبێ فەرق و جوایز و زۆر ینی مرتاحیش دەبم دەمزید لەبەرەوانە وەزعیان بەڕاستی خراپ بوو فترەی زۆریش لە کنەمەمانەوە لەو وەختەوە ئەوە ڕێکخراوەکە بوو پێیان دەگوت ڕێکخراوی ئاشتی جیهانی لە UN دیارە 3-4 جار زیارەتی مەی کردیە کە دیتیتی ئەوە ئەمن یەکەم بووم لە شەرق لە ئەوسەد کە ئەو ڕێکخراوە لە UN ڕێکخراوی ئاشتی جیهانی لە UN ئەو هەدایاندا بە من نەک لە بە هەدیەکەی لەبەر ئەوەی کە معنای هەدیەکەی ئەتو یارمەتی ئەو خەرکە لێ قەوماوت داوە. باشە خالید خۆشناو چ کەسایەتیەکەی حەز بکا لە نزیکەوە بیبینێت؟ بەڵێ وەڵا من کاکە سۆران هەموو ڕۆژ حتا لە سەفەرەکانیش هەموو خەڵک هەرجا هەر ڕۆژە و لەگەر چینەک یعنی ئێستا شەوانیش بێ لای من لەوانە هیچ شەوەک لە 10 کەس کەمتر لای من نییە هەموو شەوێ ئەوجا هەندێک جار مامۆستا ئوستازی جامعینە هەندێک جار وەزیرن هەندێک جار مامۆستای دینینە ینی هەر جارە و نەوەک. ئەی ڕۆناڵدۆت نەبینیوە ئاوا دوو بە دوو؟ وەڵا نێزیک بوویمە لێی بەس تقریبا لە یەک فندق بووینە لە یەک فندق بووینە بەس نەمدیوە ئینشاءڵڵا جارێک محاولە دەکەین بینین بۆ هەولێر. باشە کاک خالید زۆر ئیشی کردووە زۆر ئیشی زۆر باشی کردو بۆ هەولێر و بۆ کوردستان بەگشتی و بۆ هەولێر بە تایبەتی. کوردستان پێویستی بە چەند خالید خۆشناو هەیە؟ وەڵا کاک سۆران بزنە زمانەکانی کوردستان هەر هەمویان لە من باشترن هەمویان ئیسانی محتەرەم و ڕێک و پێکن بەس بزنە زمان چەند زۆربی لۆ کوردستان باشترە ینی هەر یەکێک لە بوارێک خزمەتی وڵاتەکەی دەکەن. زۆر ڕاستە. باشکە خالید چ ئاواتێکت هەیە یعنی هەستەکەی ئێمە چ شتێکمان نوقسانە لە کوردستان ئێشتا نەکراوە یعنی وەکو خەون و ئاواتیشی تۆیە کە بتوانرێ ئەو شتە بکرێت لە داهاتوە؟ وەڵڵاهی ئەوەی لە هەمووی زروریتر بی ئێستا بۆ شاری هەولێر بە من ئاوی ئیفرازە. جەنابی کاک مەسوور زۆر مەهتەمە بەوەی بەس هەتا وەختی دێ ئینشاءڵڵا ئەوەش جێبەجێ دەکرێت ئینشاءڵڵا. کاک خالید بە وشەیەک بڵێین ئێمە لەبەرەوەی کە بەداخەوە کاتی بەرنامەکەشمان هەر ئەو نەبوو بۆ گەنجەکانی کوردستانمان چ ئامۆژگاریشیانەکەی؟ خالید خۆشناو لە پاکەت فرۆشتن جگەرە فرۆشتن بە تاک بووە بەم خالید خۆشناوی ئێستا کە هەزاران کەس لە لای ئەو کار دەکەن هەزاران ماڵی کردوتەوە چی بەو گەنجانەمان ئەڵێی کە چۆن بتوانن سوودێ لە ئەزمموی جەنابەت وەرگرن؟ بە کەلیمەیەک ئەتوانی بە دێ یەکەم باوەڕبوون بە خۆیان دووەم ئیسرار لەسەر سەرکەوت باوەڕبوون بە خۆیان و ئیسرار لەسەر سەرکەوتنی ئەو ئیشەی کە دەیکەن ئیسرار بنکەوانە ئەکید سەر دەکەوت یعنی کۆڵنەدان تا سەرکەوتن بەل. کاک خالید خۆشناو زۆر سوپاسی جەنابەت دەکەین گەورەت کردین و کاتی خۆتدا بە ئێمە هیوادارم هەر سەرکەوتوو بیت و تەندروست باش بی زۆر سوپاس بوو کاتەی جەنابەت. منیش زۆر سپاسی جەنابەت کاک سۆران و ستافە بەڕێزەکەت و ئەو گەنجە خۆشەویستانە و کەناری 24 خۆشەویست دەکەم. زۆر سپاس ئەزەتان چێشە. بەڕێزان خۆشەویستان هەتا بەرنامەیەکی تر و
کەسێکی نایابی تر بەخوای گەورەتان ئەسپێرم کاتیش خۆش و خواتان لەگەڵ.